کوردستان لەسەرم بابەتانە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر دانەر عەبدولغەفار کاندیدی سەرکەوتوی پارتی بۆ پەرلەمان بەخێر بێ و پیرۆزە پارتی توانی 1 ملیۆن دەنگ زیاتر بەدەست بهێنێت وەکو حزبی یەکەم لەسەر ئاستێرەمی کوردستان و ئاستی عێراقیش لە سەدا دەی کۆی دەنگەکانی عێراقی بەدەستهێناوە. پارتی بۆچی سەر و 1 ملیۆن دەنگی بەدەستهێنا متمانەی جەماوەڕ بە پارتی و پارتی بە جەماوەڕەکەی و ئەم پەیامە گرنگەی لە پشت ئەم متمانەوە هەیە بۆ خەڵکی کوردستان. زۆر سپاس. طبعاً ئێمە ڕێگەم بدە کە لە سەرەتاوە پیرۆزبایی لە جناوی سەرۆک بارزانی بکەم لە جێگرانی سەرۆک بکەم و لە خەڵکی کوردستان بکەم چ ئەوانەی دەنجان بە پارتیدا و تەنانەت ئەوانەشی کە دەنجان بە پارتی نەدا چونکە پارتی پارێزەری هەمووانە بەتەنێ حزبی پارتیەکان نییە و پارتی حزبی هەموو کووردە و هەموو کوردستانیەکە و حزبی حەزارەت و پێشکەوتنیشە بەڕاستی و غەریبیش نییە کە خەڵک متمانە بە پارتی بدات چونکە ڕابردووی پارتی و ئێستای پارتی و ئایندەی پارتیش بەڕاستی هەموو ئەوانەوا دەکا کە خەڵکی کوردستان بەهێزەوە متمانەی پێ بدەن. سەیری ڕابردوو بکەین و ئەگەر لە ڕوانگەی فەلسەفەی مێژووشەوە سەیری بکەین پارتی باش لە نەتەوەکەی تێدەگا و باش لە پرۆسەی دەوڵەتداری تێدەگا و دەزانێت چۆن مامەڵە بکە و ئاڕاستە و خاڵێکەیە دەیەوێنێتەوەکەی و وڵاتەکەی بەرەو ئاراستەیە ببە. واتە خەڵکی کوردستان دەزانێت کە پارتی مەسئولیەتی هەڵگرتووە و بەرەو خاڵێک دەیبا کە خاڵی پێشکەوتن و سەرکەوتن و سەرفرازی و کەرامەتی خۆیەتی بەڕاستی و ئەو ئاوەدانێشی و ئەو حکومداری و ئەو دەوڵەتداری کە لە سەردەستی پارتی بووە و تا ئێستاش بەردەوامە بە هەمان شێوە ئەوە شوای کرد کە خەڵک دووبارە متمانەی پێ بداتەوە و هەر کاتێک پارتی حەسر کرا بێ و با بڵێ ناحەزی زۆر بوو بێ و دوژمنی زۆر بوو بێ ئەو کاتە پتر لە جاران خەڵکی کوردستان لە پشتی پارتی بووە. هەر ئەمە وای کردووە کە پارتی وەک هەمیشە یەکەم بێ و بێ ڕکابەر بێ و ئەمە مەسئولیەتی گەورەتریش دەخاتە سەر پارتی لەوەی زۆر باشە. دکتۆر دانەر هەر لە بانگەشەی هەڵبژاردن بەرپرسانی پارتی بە تایبەتی سەرۆک بارزانی ئاماژەیان بەوە دەکرد کەسانێک هەڵبژێرن بچێتە بەغدا شەڕی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکات ڕێککەوتنی ژێربەژێر لەگەڵ لایەنەکانی دیکە نەکات. جەنابەت کاندیدێکی سەرکەوتوی پارتی چۆن شەڕی دەستور لەوێ دەکەن و چۆن ئەتوانن ئەم بنەماانە بچەسپێنن کە لە بەغدا جارێکی دیکە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەم شێوازە مامەڵە نەکرێت. جارێ ئەگەر ئێمە سەیری حەزابی عراقی بکەین بە تەنها پارتیە کە باس لە جێبەجێکردنی دەستور دەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ چونکە دەستور هەر بۆ خۆی دەوڵەت بریتە لە کۆمەڵێک مؤسساتی دەستوری واتە دەوڵەت لە خارجی دەستور هیچ یاعتیبارێکی نییە یعنی حتا ئەو دەوڵەتانەشی کە دەستوری نین باڵێن دەستوری نووسراویان نییە کۆمەڵێک مەبادی دەستوری هەیە کە ئەم دەوڵەتانی لەسەر دروستکراوە و دەڕواتە ڕێ واتە بەشەریەت گەیشتیتە ئەو ئاستەی کە دەبێت دەوڵەت دەستوری هەبێ گرێبەستێکی کۆمەڵایەتیە لە نێوان دەوڵەت و لە نێوان هاوڵاتی واتە دەوڵەت بە نوێنەرایەتی هاوڵاتیان فەرمانداری دەکا و حکومڕانی دەکا و دەسەڵاتەکانی حەسر کراوە و دیاری کراوە بە گوێرەی دەستور ناکرێت دەسەڵات یان حکوومەت یان دەوڵەت لە خارجی ئەو خاڵ و بەندانێک کە لە دەستوردا هەیە تەعامل بکەواتە پارتی حزبێکی حەزاریە پارتی حزبێکی متەمەدن و شارستانە و لەوەش تێدەگا کە کێشەکانی عێراق تەنها لە خلالی جێبەجێکردنی دەستور چارەسەر دەبن. پەیامی جەنابی سەرۆک و پەیامی پارتی هەر لە سەرەتای بانگەشەوە دووپاتکردنەوەی ئەوەیە کە دەبێت دەستور جێبەجێ بکرێت بۆ چونکە جێبەجێکردنی دەستور نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ کۆی عێراق گرنگە بۆ ئەوی ببێتە دەوڵەتی مؤسسات و تێیدا هاوڵاتی سنتەر بێ نەک شخص و دەسەڵات و حزب و ئەوانە کەواتە پارتی لەگەڵ کاملایانی عێراقی بچێتە ناو هاوپەیمانەتیەوە ئەتوانێت دەستور بچەسپێنێت و وایان لێ کات کە حکوومەتی نوێی عێراق پابەندی دەستور بێت 55 مادەی دەستوری تا ئێستا پێشێلکراون بەرامبەر بە هەرێمی کوردستان لە 2005ەوە تا ئێستا دەستور پێشێل دەکرێت و جێبەجێ نەکراوە چۆن دەتوانێت ئەمە ڕاستەڕێ جارێ دەرەنجامەکان ڕوون نین بە تەواوی یەکلانە بوونەتەوە دوو پارتی لەگەڵ چێ تەحالوف دەکەیانە کە ئەمە ڕەنگە من ناتوانم ئەوە وەڵام بدەمەوە ئەوە ڕێی ڕسمی حزبە و بێگومان دیراسە دەکرێ و چۆن بەڵام بەڕێی من پارتی یەک مەسافە لە هەمان ڕادەوەستێ و تەحالوف لەگەڵ ئەو ئەحزابانە دەکات کە لە پرۆژەی پارتی نزیکن کە لە تێگەیشتنی پارتی نزیکن بۆ لە جێبەجێکردنی دەستور کە بەرنامە یەکەمی پارتی لەوەوە نزیکن بۆ پارتی گرنگ نییە لەگەڵ چێتە حالو دەکە لەگەڵ ئەو بەرنامە حکومیە
تەحالوف دەکات کە خزمەتی عراق و هەروەها لە خزمەتی چارەسەرکردنی ئەو کێشانەیە بەڵام ئەزمونمان هەیە هەرێمی کوردستان ئەزمموی لەگەڵ سەررجەمە و لایەنانە هەیە کە دەنگیان هێناوەتەوە بۆ نمونە حزبەکەی محەممەد شیع سوودانی 4 ساڵە شەڕی بووجە و موچە بە خەڵکی هەرێمی کوردستان دەفرۆشێت مالەکی بە هەمان شێوە حلبوسی بە هەمان شێوانە و حزبانن کە دەنگی زۆرینیان لە عراق هێناوەتەوە کەواتە توانێت ئەم جارە بژاردەی باش لە نێو کەواتە ئێمە کێشەمان لەگەڵ حەزب و لەگەڵ عقلیەت و ئەو تێگەیشتنە هەیە کە لە عراق زاڵە بۆیە بەڕاستی بەڵام ئەم جارە جیاوازە پارتی وەک هەمیشە دووبارە بەهێزەوە لە مەیدانە وەکوتلەیەکی پەرلەمانی بەهێزی دەبێ و پارتی ڕقەمێکی گرانە لە دەوڵەتی عراق و ناتوانرێت تەهمیش و پەراوێز بخرێ بەڕاستی و هەر تەحالوفێک بکرێ لە دەرەوەی پارتی سەرناگرێ بۆیە گرانایی پارتی ئەمجارە لە بەغداد زیاترە و پارتیش بۆ خۆی ئەم 4 ساڵە وەکو پلان و وەکو استراتیژ کار لەسەرەوە دەکات کە لە بەغدا ئێمە بەهێزەوە دەربکەوین و وەک ئێوەی بەڕێزیش و هەموو خەڵکی کوردستانیش بینی لە بانگەشە کە ئێمە ڕاست پێدراوین کە نوێنەری هەموو عراق بین چونکە کێشەکان کێشەی تەنها بینی ئێمە و حکوومەتی اتحادی نین مادام پارتی یەکەمی عراقا و زۆرینەی دەنجی خەڵکی عراقی بەدەستێنەوە کەواتە هەم مەسئولیەتی هەیە و هەمیش حەقی هەیە کە بەرگریکاری هەموو هاوڵاتیانی عراق بێ و 4 ساڵیدا بێ پارتی لەسەر ئەوە ساسە ئیش دەکات کە بەرگری کار بێ لە هەموو عراقیەکان و کار بۆ ئەوە بکەین ئەو کێشە تەسیسیانی کە لە دەوڵەتی عراقدا هەیە لە جێبەجێنەکردنی دەستور وەکو گرێبەستێک لە نێوان هەمووان و بەرپاکردنی عدالەت گواستنەوەی ئەو ئەزمونە سەرکەوتووی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ بەشەکانی دیکە عراق بۆ ئەوی ئەوانیش وەکو هاوڵاتی با بڵێن وەکو خەڵکی کوردستان بژین و خزمەت گوزاریەکانی ئەوە بن هەروەها کار بۆ ئەوە دەکەین کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێت بە جۆرێک کە پارتی بتوانێت لە ناوچەکانی دیکە عراقش ئێمە گومانمان لەوەدانە کە دەنجی زۆر بەرز دێنێ پلانی پارتی ئەوەیە کە بۆ هەموو عراقیش بک بەڕاستی و کاری جددی بکەین ئێمە ئەو مادانێک کە باس کرد 55 نەخێر زۆر زیاترە لەوە ئێمە کۆمەڵێک مادە هەر باس ناکرێت کە حقوقی هەم عراقیەکان هەم وابەستەی بە هەرێمی کوردستانیشە هەم جێبەجێ نەکراوە بەڕاستی بۆیە من پێم وایە کە پارتی تەحالوف لەگەڵ ئەو هێزانە دەکات کە چاکە و خێری عراقیان دەوێت کە دەیانێت عراق بەرەو کەنارێکی دی ببن بە ئاراستەیەکی دیکەیدا ببن کار بۆ ئەوە دەکات کە ئەو عقلیەتە زاڵێکە لە عراقەیە بگۆڕێت باشە دکتۆر دانەر جەنابیش تاماژەت بە یاسی هەڵبژاردن کرد بەڕاستی نادات پەروەرێکی زۆر لە دابەشکردنی کورسیەکان هەیە بە پێ و بازنانەوە و یاسای سانتلیگۆ کە ئێستا پارتیە گەر بەو پێی دەنگەکانی وابە زۆرینەی کورسیەکانی پەرلەمان باتەوە بەڵام سەرڕای هەموو ئەو گشارانە هەموو ئەو ڕێگریانە پارتی ئێستا بۆ حزبیەکەم و سەنگی خۆی هەیە ڕای بەڕێز دەمەوە لە لایەنەکانی دیکەی عراق دەکات کە واز لە دژایەتیکردنی هەرێمی کوردستان و پارتی بهێنن و چۆن دەبێ مامەڵە لەگەڵ هێزی یەکەمی کوردستان و عراق بکەن بڵێ ئاماژەم پێدا تەوان پارتینێک بۆ ناوخۆی عراق بەڵکو لە ناوچەکەش ژمارەیەکی گەورەیەوە بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی بەو حکمەتە و بەو استراتیژە نەگۆڕ و سابتەی کە پارتی هەیەی یعنی پارتی سیاست وەکو تەکتیکێکی وەختی ناکە بەڵکو استراتیژی هەیە و پلانی دوورمەودای هەیە پلانی نەگۆڕی هەیە کۆمەڵێک مەبادی و پرەنسیپی نەگۆڕی هەیە ئەو وای کردووە کە پارتی ڕقەمێکی گران بێ و هەم لە عراق و هەم لە ناوچەکەش حسابی بۆ دەکرێت و من گومانم لەوەدانیە کە هیچ تەحالوفێک بەبێ پارتی ناکرێ و هیچ بابەتێکیش بەبێ پارتی تێناپەڕێ و بە تایبەتیش کە ئێمە لە 4 ساڵی داهاتوو پارتی بە شێوازێکی نوێ و پرۆژەیەکی گشتتر و فراوانتر داخل بووە و بە بەهێزەوە کار دەکەین بۆ ئەوە بۆیە من دڵنیام لەوەی کێشەکانیش بەو ئاڕاستەیە دەڕۆن کە چارەسەر ببن مراعاتن بۆ سوقل و گرانایی و قورسایی پارتی کە کەواتە هەم ئەرکی ئەوە قورسر بووە هەم ئەرکی پارتی بەرامبەر بە خەڵکی کوردستان ژەمەرکە لە لای ئێوە چۆن دەخوێنرێتەوە ناوخۆی هەرێمی کوردستان چۆن دەبێ مامەڵە لەگەڵم بابەتەوە بگومان خەڵکی کوردستان متمانەی بە پارتیە دەبێ هەم پارتی ئەو مەسئولیەتی خۆی بەباشی دەزانێت و دەبێ حزبەکانی دیکەش ئەو تێگەیشتنیان هەبێ بۆ گرانایی و قورسایی پارتی و بۆ ئەو متمانەیە کە خەڵکی کوردستان بە پارتی داوە بەڕاستی و ئێوە دەبینن کە هەم لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەوەی کە پارتی کردوێتی بەڕاستی بە تایبەتی لە کابینەین و سیر کە گوڵواخان نەواتی دروستکردنی ینی با بڵێن هەرێمێکی بەهێزی داناوە لە ڕووی ئەمنی غیزائیەوە ئێمە خەریکە ئیکتیفای ذاتی دەکەین لە ڕووی ئەمنی ئاوەوە کە من بە کەلۆرۆسەکەم لەسەر کێشەی ئاوە لەو منتیقەیە بەڵێ شەڕی داهاتووی ئەو منتیقەیە کێشەی گەورەی ئەو منتیقەیە لەسەر ئاوە لە ڕێی دروستکردنی ئەو پۆند و بەنداوانەی کە پلانیش هێشتا دروست بکرێن خەڵکی کوردستان لە ڕووی ئاویشەوە
ئەمانی دەبێت لە ڕێبوونیەی تەحتی و دروستکردنی ڕێگاوبان لە ڕێی سەوزایی کەواتە پارتی لە نێو حەزارەتە لە نێو شارستانیەتە بۆیەشە خەڵکی کوردستان ئێوە دەبین و ڕۆژانە دەنگدەری پارتی لە ئەنگری پارتی ڕووی لە زیادبوون ئەمە هەم مەسئولەتی پارتی زیاد دەکات و هەمیش خەڵکی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ بە بەهێزیەوە لە پشتی پارتی دەوەستین ئێمەی دەرچوان بۆ پەرلەمانی عراق بەڵێن بە جەنابی سەرۆک و بە خەڵکی کوردستانیش دەدەین کە ئەو پلانانەی و ئەو بەرنامانەی کە پارتی هێتی بەدڵنیاییەوە جێبەجێ دەکەین و کاری بۆ دەکەین و بە ئومێدەوە ئێمە لەو پرۆسەیە دەڕوانی ئێمە دەزانین کێشەکانی عراق کێشەی ئاڵۆز و گەورن کێشەی دووبارە بووی کۆنن بەڵام ئەوە مانای ئەوەیە کە ئێمە ڕژبین و دەستبەردار بین ئێمە هەوڵی جددی دەدەین هەرچیەکمان لە توانابێ دەیکەین و گەشتبینیشین بەڕاستی بۆ گۆڕانکاریانەی کە هەیەەوە لەو ڕقەمانەی کە ئێستا دەرکەوتون ئەو حزبانەی کە هاتوونەتە ساحەش ومێت دەکەین کە گۆڕانکاریێک دروست ببێ بەڕاستی چونکە عراقی چیری تەحملی ئەو کێشانە ناکات کە هەیەی دەبێ بە ئاراستەی چارەسەر و حەل بڕۆن. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر دانەر عەبدولغەفار کاندیدی سەرکەوتوی پارتی بۆ پەرلەمانی عێراق. زۆر سپاس کە لەگەڵمان بووی. زۆر سپاس.